ئەمڕۆ ئێوارە سەعات 3:30 لافاوەسە لە شارۆچکەی خەلیفاندا بەهۆی ئەو لافاوە 3 ماردا تووشی کارەسات بوون ماڵەکانیان تەڕ بوون و بەڵام دوای ئەوە شارەوانیش زۆر سوپاسیانەکەن کە هاتن بە یارمەتی خەڵکەکاندا نەیانژ لافاوەکە زیاتر بێتە هۆی کارەسات وەروە خەڵک تووشی زیانێکی زۆر بێت و وەروە ئەوەش کارەساتێکی سروشتیە لە سەڵاتی هیچ کەسێک دانیە لەبەر ئەوەش کارەساتی خوای گەورەش هیچ کەسێک ناتوانێت دەسەڵات بگەرەوە.